کاتێک شۆڕشی 14 تەمموز ڕوویدا، گەلی کورد پشتیوانیەکی گەورەی لە شۆڕشەکە کرد و توانی ببێتە فاکتەرێکی سەرەکی ڕوخاندنی ڕژێمی پادشایەتی و هێنانە سەرکاری ڕژێمی کۆماری. بەڵام عەبدولکەریم قاسم هەرزوو لە بنەماکانی شۆڕش و کارکردنی بە بنەماکانی ماددەی 3 دەستوری کاتی عێراق و ئەو مافانەشی کە بە کورد درابوون پەشیمان بووەوە. هەرچەندە سەرکردایەتی کورد هەوڵیدا پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی ئەو کاتی عێراق ئاسایی بکاتەوە، بەڵام هەوڵەکان بێسوود بوون. لە سەرەتادا عەبدولکەریم قاسم سندیکا پیشەیی و قوتابیان و لاوان و ئافرەتان و دەستگاکانی بڵاوکردنەوەی کوردی و ڕۆژنامە و گۆڤارەکانی داخست. لە 6 ئەیلولدا هێشتا بڕیاری شۆڕژ نەدرابوو. فڕۆکەکانی حکوومەتی عێراق بۆردومانی بۆ سەر پێشمەرگە دەست پێ کرد. لەو کاتەشدا لەسەر داوای عەبدولکەریم قاسم خۆی نوری شاوەیز ئەندامی مەکتەبی سیاسی پارتی بۆ دانوستان لەگەڵ حکوومەتی عێراق ڕەوانەی بەغدا کرا، بەڵام دانوستانەکە هیچ ئەنجامێکی نەبوو. سەرنجام لە 11 ئەیلولی ساڵی 1961دا سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بە دروشمی یان کوردستان یان نەمان بڕیاری شۆڕشیدا. ئامانجی شۆڕشەکەش ئۆتۆنۆمی بوو بۆ کوردستان. لە ساڵی 1962دا لەشکری شۆڕشی کوردستان دامەزرا و لە ماوەی 1 ساڵدا شوێنە استراتیژیەکان لە هەموو کوردستان کەوتنە دەست لەشکرەکە و لە سنووری ئێران عێراق لە خانەقینەوە هەتا حاجی ئۆمەران و لە سنووری عێراق تورکیاش لە دالانپەرەوە تا زاخۆ لەژێر دەستی شۆڕشدا بوون. لە ساڵی 1963 بەعسیەکان کودەتایەکی سەربازیان بە سەرپەرشتی عەبدولسەلام عارف ئەنجامدا و عەبدولکەریم قاسم لە سێدارە درا. دوای سەرکەوتنی کودەتاکە سەرکردایەتی پارتی ڕاستەوخۆ و بروسکەی پشگیری نارد بۆ عەبدولسەلام عارف و ئەحمەد حەسەن بەکری سەرۆکوەزیران و داوایان کرد لەگەڵ کورددا ڕێگەیەکی دۆستانە بگرنە بەر. بەڵام حکوومەتی بەعس بە هەمان شێوەی حکوومەتەکەی قاسم ڕێگای گفتوگۆکردنی لەگەڵ سەرکردایەتی کورد ڕەت کردەوە و درێژەی بە شەڕ و هێرشەکانی بۆ سەر کوردستاندا. سەرنجام دوای 9 ساڵ لە هەڵگیرسانی شۆڕشی ئەیلول و 2 ساڵ گفتوگۆی چڕی نێوان سەرکردایەتی سیاسی کورد و حکوومەتی ئەو کاتی عێراق لە 11 ئازاری ساڵی 1970دا ڕێکەوتنامەیەکی 15 خاڵی ڕاگەیەنرا کە بە ڕێکەوتنامەی 11 ئازار ناسراوە. هەرچەندە بە بڕوای بەشێک لە مێژوونووسان حکوومەتی بەعس بە هیچ جۆرێک باوەڕی بە مەسەلەی کورد و مافەکانی نەبوو، بەڵام ساڵانێکی کەم بوو کودەتایان کردبوو، پێویستیان بەکات بوو بۆ خۆڕێک خستنەوە و جێگیرکردنی پێگەی خۆیان. ئەوانەش نەقدی ئیتیفاقی ئازاریان بەو شتانە زۆر جاریان کردنە ئەو هەر ئەوە زۆر جار بوو، بەڵام ئێمە هەر تەحملمان کرد لەبەر خاتری شەعبی عێراق عام بۆ خاتری کورد و عەرەب ئێمە یعنی تەحملمان کرد و وەکو ئەوان کە خیانەتیان کرد ئێمە خیانەتمان نەکرد. جارێکی تر حکوومەتی عێراق لا بەڵێنەکانی و خاڵەکانی ڕێکەوتنامەی 11 ئازار پەشیمان بووە و هێرشی سەربازی بۆ سەر کوردستان دەست پێ کردەوە و شەڕ تا ساڵی 1975 درێژی کێشا. لە 6 ئازاری ساڵی 1975دا دوای مێژوویەکی پڕ لە ناکۆکی لە نێوان هەردوو وڵاتی ئێران و عێراق لە پەراوێزی کۆبوونەوەی وڵاتانی ئەندامی ئۆپێک لە جەزائیر، حەمەرەزاشای ئێران و سەدام حوسێن ڕێکەوتنامەی جەزائیریان ئیمزا کرد. ڕێکەوتنامەکە بووە هۆی کۆتایی هێنان بە شۆڕشی چەکداری کورد و شکست هێنانی شۆڕشی ئەیلول.